لە بەرنامەی ترافیک دەمانەوێت باس لە ڕەوشیا تووچووی پارێزگای هەولێر بەگشتی بکەین. ئەو بەڕێوەبەراتیە بۆچی بەیەکێک لە گەورەترین و قەرەباڵغترین بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ لەسەر ئاستی کوردستان و عێراق هەژمار دەکرێت. ترافیک تەنها لە ماوەی یەک ساڵە و گۆڕانکاری و خزمەت و ئاسانکاریانە بۆ سەردانکەران و سەلامەتی و پاراستی شۆفێران و ڕێخستنی هاتوچۆ لە پارێزگای هەولێر دەکاتە چیرۆکی و جارە و باس دەکات. گۆڕانکاری و سیستمی تازەی و بەڕێوەبەراتیە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان نیشان دەدەین. دەمانەوێت بزانین چی کراوە بۆ ئەوەی لە ماوەی یەک ڕۆژدا کە 2 تا 3,000 کەس مامەڵی ڕای دەکرێت تووشی کێشە نەبن و جەنجاڵی لەگەڵ ئەو ژمارە زۆرەی سەردانیکەران دروست دەبێت. ئێرە بەڕێوەبەراتی هاتوچۆی پارێزگای هەولێرە بەیەکێک لە باشترین و قەرەباڵغترین فەرمانگەکان دادەنرێت کە ڕۆژانە نزیکەی 3,000 هاوڵاتی لە هەموو کوردستان و خوار و ناوەڕاستی عێراقەوە ڕووی تێدەکەن. ئەو بەشە بەشێکی تەواو گەورەیە لە گشت بەشەکان کارمەندی هەیە تەدقیقی هەموو ئەولیاتەکان دەکاتن، هەموو فایلەکان دەکاتن و ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆ دەستخۆشی لە جەنابەت دەکەین کە بەردەوام پاڵپشت و هاوکاریی تەواوی کارمەندانی هاتوچۆی بۆ پیشاندانی ئەرک و چاڵەچەکانیان و دەستخۆشی لە هەموو ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەکەم کەوا ماندوونە ناسانە بە ئەرچی خۆیان هەردەستن و لە کاتژمێر 8 بەیانی تاکوسەی دوانی وەڕۆ ئەرک و مافەکانی خۆیان جێبەجێ دەکەن و هاوڵاتیان بە باشترین شێوە بەڕێ دەکەن و ئێمە وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر ئەمە بەشی تۆمارە، بەشی تۆمارکردنی ساڵیانە ژمارە کاتی یان بەناوکردن یان نوێکردنەوەی سەنەوی یان تەبدیل ڕەقەم هەموو ئەم جۆرە مەعامەلانە لەو بەشەی دەکرێتن. ئەوە هەر هاوڵاتێکە داخلی ناو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەبیتن. ئێمە بەبێ جیاوازی چینایەتی یان خود کوردبی یان عەرەبیان هەتەوە یەکتر بیتن خزمەت گوزاری باشترین خزمەت گوزاری پێشکەش دەکەین و بە هیچ شێوەیەک هەر هاوڵاتێکە داخلی ناو بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر دەبی پێویستە لە هەمان ڕۆژ هەموو معامەلەکەی تەواو بیتن. بۆ نمونە کە دێ سەنەوێک نوێ دەکات و یان سەنەوێک بەناو دەکاتن هەموو ژوورەکان ئەوها ڕێکخستراوە پەنجەرەکان کەەوە هەموو کیومەشینی لێیە هەر هاوڵاتێک دێت تیکی دەگراتە چێشتن بەپێی ئەو تیکدە ئیشەکانی دەڕۆ لە هەموو غورفەکانی یعنی لێ کاتژمێری دەبی سەنەوێکەکەی نوێ دەکاتەوە یان بەناو دەکاتن سەنەوێکەش وەرگریتەوە. هەلە بەرەو هۆکارەیە بۆ نمونە برا عەرەبەکان زۆرترین کات باشترین ینی لە هەموو بەڕێوەبەراتیەکانی هاتوچۆ برێ هەرێمی کوردستان و دەروە زیاتر ڕوو لە هاتوچۆی هەولێر دەکەن لەبەرەوەی تەواو دڵنیانە لە ڕێکپێکی شوکارەکانیان و بە باشترین شێوە خزمەت گوزاریان پێشکەش دەکرێتن و لە هەمان ڕۆژی سەنەوێکە وەڵدەگرنەوە و دەگەڕێن و معافەزەی خۆیان دەستخۆشی لە کابی نوێ دەکەن لە کاتی دەست بەکاربوونیان بەڕاستی تەواو جەختیان لەوە کردەوە کە دەبێ هاوڵاتی بە هەموو شێوەیەک ڕێز لێ بگیرێت و کاراسانی لێ بکرێتن. بۆ نمونە بەبێ فەرق و جیاوازی بۆ نمونە برا عەرەبەکان پێشتر ئۆتۆمبیلیان بەناو نەدەبوو دەبا وەکالە بکەن ئینجا ینی کوردێک وەکالێ بۆ عەرەبە بکاتن بەڵام ئێستا ئەوە نییە بە هەموو شێوەیەک ئۆتۆمبیلیان بەناو دەبیتن ڕێز و ئەحترامەت زۆریشان دەگیرێت کە داخلی ناو بەڕێوەبەراتی هاتوچۆ هەولێر دەبن و ئێمە بەڕێوەبەراتێکی خزمەت گوزارینە لەبەر ئەوە دەبی باشترین شێوە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکەین و بەردەوام ئیشکارەکانیشمان بەرەو حکومەتێکی ئەلکترۆنی دەڕواتن. بۆ نمونە پێشتر مەسەرەن ئێستاوا لە بەرنامەدایە لەوانەیە 2 مانگ 3 مانجر سەنەویەکانیش هەموو دەگۆڕێت دەبێتە سەنەوی پلاستیکی ئەلکترۆنی. ئەمە کاراسانێکی تەواو دەکاتن هاوڵاتی زیاتر بە کەمترین وەخت زیاتر هاوڵاتی سەنەویەکە وەردەگریتەوە. ئەو بەڕێوەبەراتیە چەندین ڕێکار و پلانی بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو قەرەباڵغێداناوە. دەستخۆشی لە بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر دەکەین کە بەردەوام بەخۆی لە گۆڕەپان ئامادەیە بەردەوام لەگەر هاوڵاتیاندایە و فکرەکانی کە ئەو فکرانێکی ئێمە تەرع دەکەنیان بەخۆی دیراست دەکات و جێبەجێ دەکات. بۆ نمونە ئێستا مەسەرەن بنێ کە زانیمان ناوم بینە قەڵەباڕغێکی تەواو هەیە بەشێکمان هەبوو بەشی ژمارەکاتی شوێنێکی لۆ تەواو کرد لە وەزارەت موافقە گەڕایەوە شوێنێکی لۆ دابین کرایە ئەو کاراسانێکی تەواو دەکات هاوڵاتیەکان زیاتر بەڵاو دەبنەوە کەمتر بەرێکەوتنیش دروست دەبێتن کاراسانی دروست دەبێتن. بۆ نمونە ئێستا هەلە بەرنامەدایە کە بە بەشی بار هەڵگر واتە حمل
ببەنێ دەروی لە بەڕێوەبەرایەتی هاوچە هەولێر تاوەکو هاوڵاتیان بتوانن بە باشترین شێوەی ئیشکارەکانیان ئاسانتر و کەمتر پێکدادان دروست بتنە هاوڵاتیان و ئیشکارەکانی ئاسانتر جێبەجێ بکرێتن. لە هەرموو بەڕێوەبەرایەتێکی کەم و کوڕی هەر دەبیتن، بەڵام گرنگ ئەوەیە بتوانانی کەم و کوڕێکە گەورە نەکرێت و ئەکاراسانی تەواو بکرێت. بۆ نمونە ئێستا بە سندوقی سکاڵامانەیە، سندوقی سکاڵە هەر هاوڵاتێک گەر هاتە ناو بەڕێوەبەرایەتی هاوچە هەولێر هەر کارمەندێکی شکارەکانی بۆ ڕای نەکریان هەر گلەیە گازاندە چەبوو دەتانی گلەی گازاندی خۆی بێتە ناو سندوقی سکاڵاکان یان خو دەرگەی بەڕێوەبەری هاوچەی هەولێر بەردەوام لە کراوەدایە و دەرگەی هەموو ئەفسەرەکانش کراوە هەر هاوڵاتی گلەیەکی هەیە گازاندە چی هەیە یان کارێکی قانونی هەیە و بۆی جێبەجێ ناکرێت دەتوانی گازاندە و گلەی خۆی بگەێنێتە ناو سندوقی سکاڵا یان خود گلەی گازاندی باتە لای بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر کە بەردەوام دەرگەی کرایتەوە. بەعام لە هەر لە جەماعەتی پێش دەرگاوە تاوەکو ژوورە و هەموو ڕێکوپێکن لەگە خەڵک کارەکانە بە ڕێکوپێکی بەڕێوە دەبن، هەم لە پەنجەمەوەر هەم لە پێبژاردن هەم لە غرامات لە هەموو شتێک واتە کارەکان ڕاوەستانی نییە ئللا ئەگەر تۆزێ ئیزدحامێک بی یا شتێک بی قەڵەباڵغیەک بی ئەوە شەر دەبیتن سنەوەی بە زووترین کار دەردەتی ساڵیان نەما زوو وەردەگریتەوە هیچ کەم کوڕێکیان نییە و کارەکانە بە شێوەیەکی باش و ڕێکوپێک بەڕێوە دەبن. ڕاستیدا بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر بە سیستەمێکی زۆر جوان و ئیشکارەکانی هاوڵاتیان بەڕێ دەکات و ئەمە زۆر لەوان ڕازی نەکە ئیشکاریان زۆر بە سەریعی و بە ڕێکپێشی ئیشەکانمان جێبەجێ دەکرێت لێرە. زەختەکی زۆریان لەسەرە ئەوانش کە ئیشەکانیان بە تەواوی ئیشەکانمان بۆ تەواو دەکەم یان بە ڕۆژێکە تو دەتوانی دێتبی لێرە سەنەوی خۆت بەناوی خۆت دەکەیت کە سەنەویەکەش وەردەگریتەوە. ڕاستیدا ئێستا ئیزدحامێکی زۆرەیە لێرانە کە هاوڵاتی زۆر سەردانی بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر دەکات لە ئیزدحامیەکە لەوەی پێ بکە کە خەڵکەکی زۆر هاتووی ئێرە دەکاتن و سیستەمەکی زۆر باشیان هەیە کە سەریعە و ئیشەکانیان بەڕێوە دەچیت. تۆ دەتوانی بە ڕۆژێکدا ئەنەن دەتوانین سیارەی خۆت بەناوی خۆت کەی کە سەنەویەکەش وەردەگریتەوە. هاوکات بەشێکی و هاوڵاتیانی سەردانی ئەم بەڕێوەبەرایەتیە دەکەن گلەی و گازندە لە هەندێک کەم و کوڕی لا بەڕێوەبردننی ئەو سیستمە دەکەن کە دەبێتە هۆی ئەوەی چەند کاژمێرێک درەنگ دەکەون لە تەواوکردنی مامەڵەکانیان. زۆر خزمەت گوزارێکی زۆر باشێ زۆر بە باشی دەڕوە بەس چییە ئێستا ئەو سیستەمەیاندانایە لە بۆ مەسلەی ئەو بارکۆدێکە ڕادەکێشی ئێستا ئیزدیعامەکە لەوەی دروست بووە پێشتر زۆر باش بوو سەعات 11 یەک هاوڵاتی لە ناو دایرەی نەدەما یەک مراجع ئێستا هەتا سەعات 2 هاوڵاتی دەمینێ لە ناو دایرەی پەنجەمۆر تاخیر دەبی غەرامە و معجزات تاخیر دەبی هیوادارین مدیر ئەو شتەی نێلی ماوەی هەفتەکە زۆر خراپ دەڕەوە. بەڵێ ئێمە دەستخۆشی لە هاوڵاتی دەکەین کەوا شەکان بە سەرعات دەرێتن ڕەخنەگرتن شێ زۆر باشە بەس ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر یعنی بەڕێوەبەرایەتی خزمەتگوزارینە هەموو ئەو خەتوانێک کە جێبەجێ دەکەن هەنگاوانە لەو خزمەتکردنی هاوڵاتیە ئەوەش تاتە تەجروبەیە یعنی تەجروبەماندانە بزانین ئەگە نەجاعەتینە ئەوە جێبەجێ دەکەین ئەگە بزانین هاوڵاتی ڕازینە لە جێبەجێکردنی بە تاکید ئەو سیستەمە لا دەستن تکتێک ڕاکێشان بەسەر ڕقم 2 بووی ئەوی دوم دێ ڕقم 3 ڕاکێشت ناتانێت ڕقم 3 بەڕێکە تا 2 بەڕێنەکەی یعنی ئەو عەدالەتێکی زۆر باشە لەو خەڵکەی بەزەگە بزانین مەسەن ئیشکاری هاوڵاتی تاخیر دەبیتن حاڵەت ناڕازیە بە تاکید زەنای بەڕێوەبەری ژێتە سەرخەت و سیستەمەکەی لا دەبا بزانین لەو خزمەتکردنی هاوڵاتی نیە چونکە هەموو هەدەفی بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر و بە ئەفسەر و کارمەندان و بەڕێوەبەریش خزمەتکردنی هاوڵاتیە. قسەکانی زۆر تەواوە بەس ئەوە خزمەتگوزارێک کە ئەو باز دەکات بەڵێ ئەوە ناکرێ واستەکاری ناکرێت زۆر تەواوە بەڵام لە هەمان کاتدا ئیشی مراجعی تاخیر دەبی چکە پێشترێ مراجع سەعات 11 لە ناو دایرەی دەچۆ دەرێ بە کابرا سەنەویش وەردەگرتەوە بەڵام ئێستا هەتا سەعات 1 و 2 سەنەوی تاخیر دەبی وەرناگرتەوە. ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر هەدەفی خزمەتکردنی هاوڵاتیە بۆ نمونە ئێستا لە بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر لەو بەشەی کە بەشی خصوصی پێ دەڕێن ئێمە ڕۆژانە نزیکەی سەروی 2000 هاوڵاتی سەردانی بەڕێوەبەرایەتی هاوچەی هەولێر دەکات تەنها بەشی خصوصی هەمووی جێبەجێ دەکرێت شکارەکانی لە نەفسی ڕۆژ دەبی سەنەی وەرگرتەوە دەربچی لە دایرێ. ئەم گۆڕانکاری و ڕێکار و پلانانەش لە ڕووی هونەری و بەڕێوەبردنەوەیە کە بە سیستمێکی نوێ و با ئەلکترۆنیکردنی کاروباری هاوڵاتیانە ئەو هەنگاوەش بۆ باشڕایکردنی مامەڵە و کاروباری شۆفێر و سەردانی کەرانە.
ئەو هەنگاوش لە دوای دەست بەکاربوونی کابینی نوێی حکوومەتی هەرێم و پاڵپشتی وەزارەتی ناوخۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەنجامدرا. ئەمیر سیروان بەرپرسی بەشی یاسایی لە هاتوچۆی هەولێر بۆ ترافیک هەوڵەکانی هاتوچۆی هەولێر بۆ خزمەتکردن بە خەڵک و ڕێخستنی شەقام باس دەکات. بە شێوەیەکی گشتی قسە لەسەر بابەتەکە بکەین لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی هەولێر بەپێی پەرکێر تەنزیمیەک هەر بەش و تایبەتمەندیەکی خۆی هەیە. بەشی یاسایی یەکێکە لەو بەشانەی کە هەڵەسێ بە ئەرک و فەرمانی کە پێی سپێردراوە و بە خزمەتگوزاری پێشکەشکردن بە هاوڵاتیان تایبەتمەند بە ئۆتۆمبیل. خۆتان باشە زانن لە دوای 2023ەوە ژیانی کۆمەڵایەتی خەڵک فراوانەیەکی بەخۆیەوە بینی، شارەکان گەورە بوون، سنوورەکان بەڕووی عێراق و هەرێمی کوردستانە کرایەوە، باری گوزەرانی خەڵک ڕوو لە باشتر بوو. ئەمە وای کرد خەڵک پێویستی زیاتر بێ بە ئۆتۆمبیل و لە هەرێمی کوردستانیشا تا ئێستا هیچ بەدیلێکی ئۆتۆمبیلمان نییە. هەر کەسێک بۆ کەسی تایبەت بیەوێت کارێکی ڕۆژانی خۆی ڕایی بکات پێویستی بە ئۆتۆمبیلەکەی هەیە. لەبەرەوە ئێمەش پلانی تایبەتیمانەیە وەکو چۆن هەولێر ماستەر پلانێکی هەبوو بە نمونە فەرمانگەکانی کە جاران یەک فەرمانگەی دادنووسمان هەبوو، ئێستا لە هەولێر پێم وایە 6 فەرمانگەی دادنووس هەیە و کە ئیشەکەن بەیانیان و ئێواران هەموو قەزا و ناحەکان تایەتی بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر پلانی دانا بۆ 25 ساڵی کارکردنی مامەڵەکردن لەگەڵ 83,000 ئۆتۆمبیل لە 2023 لەگەڵ ئێستایە کە نزیکەی 950,000 ئۆتۆمبیل لە سنووری شاری هەولێرا هەبێ جیاوازە. بۆیە ئێمە هەڵساین کۆمەڵێک کارمان لە ئەستۆ گرتووەکو بەشی یاسایی. یەک ئەو دۆسیانەی کە هەمانە و تایبەتە بە بەشی یاسایی لە دەست بەسەراگرتن و دەسەڵگرتن و هێمای مامەڵە نەکردن و مامەڵەکردن لەگەڵ دۆسیەکانی دادگایە هەر هەموویمان بە سیستەمی ئەلکترۆنی کردووە. هەتاکو ئێستا کە مانگی 11 توانیمانە 19 بریکارنامەی ساختە دەست بەسەرا بگرین و ڕەوانەی بەشی ساختەکاری بکەین و لە دادگای لێکۆڵینەوەی هەولێر هەمووی ڕێکاری یاساییان بەرامبەر وەرگیراوە. سێ هەر دۆسیەک بێتە لای ئێمە بۆ وردبینیکردن ئیتر بە هەموو شێوەکانیەوە ئێمە بە هەمان شێوە ئەینێرنەوە شوێنی مەبەست. بۆ نمونە دابەشنامەی شەرعیمان هەیە، دابەشنامەی شەرعیمان هەیە ئەینێرینە پارێزگاکانی تر بەس بۆی بزانین ئەسڵی هەیە ئەم دەرچوونە لەو پارە من ناکرێ هەر هەموو ئیمزا و نووسراوی شوێنەکان هەر هەمووی بناسمەوە، بەڵام لە ڕێگای ئەو کۆنتاکەەوە ئەومان کردووە. چوار دەستمان گرتووە ئێستا بڕۆن سەیری بەشی دەست بەسەراگرتن بکەن لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کۆن دەستمان گرتووە بەسەر 3,000 زیاتر ماتۆڕی بێبەرایی کە لەوێ دەستی بەسەرا گیراوە ڕێکاری یاساییان بەرامبەرەکەین. ڕەنگە بپرسن بڵێن بۆ ئەهێڵن ئەو ماتۆڕانە داخڵ بن کە لێرە دەستگیران بکەین. من چەند جارێک ڕوونکردنەوە ماوە بە جەنابتان و بە ئەوەش دیسانەوە زیاد بکەمەوە. ئەو ماتۆڕانە بە شێوەی پارچە پارچە داخلی ئێرا بن لە هەولێر ئەیان بەسن و ئەبنە ماتۆڕ و دێنە سەر شەقام. ئەگەر بێت و ئەو ڕێکارەمان نەبێ هیچ ڕێکارێکی کەشک نابین و لە ئێستاشا ڕێنماییەک دەرچەوە بۆ تۆمارکردنی ماتۆڕەکان. هەر هاوڵاتیەک کە سکاڵایەکی هەبێ لەسەر کارمەندێکی ئێمە لەسەر ئەفسەرێکی ئێمە ئامادەی بەدەمیەوە بچین و ئێستاش بە هەمان شێوە لە وەزارەتی ناوخۆش هێڵێکی تایبەت هەیە کە هەر کەسێک بەڵام بیسەلمێنێ نەک تەنیا بۆ سەرقاڵکردن و مەشغوڵکردن خۆتان نەزانن زۆر شتی وا هەیە بیسەلمێنێ ئەفسەرێکی ئێمە کەم تەرخەمی کردووە بەرامبەر بە کارەکەی کارمەندێکی ئێمە دەرەجەدارێکی ئێمە بە دڵنیایی لێپێچینەوەی یاسایی لەگەڵەکرێ. من پارێزەر کاروان تەوان بەهۆی ئیشەکەمەوە کە سەردانی زۆر داوایر دەکەم لە هەموو هەولێر و خارجی هەولێریش ئەوەی سەردانم کردی ئەو فترەی سەردانی دایرەی مرۆری هەولێرێ کردیتم و هەندێک ئیشم هەبووە هەستم کردی یعنی ئەو دایرێ لەناو عێراق بە یەکەم شوێن دادەنرێتن لە ناحەی تەنزیم ناحەی ئیشوکاری هاوڵاتیان کە بە شێوازێکی زۆر جوان بەڕێوە دەبن. بەڵام چەند ملاحەزەیەکی کەم هەیە چەند ملاحەزەیەکی کەم هەیە مەسەلەن دەتواندرا هەندێک زیاتر ئاسانکاری کرابایە لە بۆ هاوڵاتی لەبەرەوەی بەڕاستی هاوڵاتی کە سەردان دەکات یەکەم شت گرنگە لای ئەوەیە کات چەندی وەخت پێ دەچیتن کە لێرانە ئیشەکەی تەواو بکات چکە ئیش خۆی بەجێ هێشتی و ڕێکی دووری بەڕێ کردی دەیەوێت بە یەک ڕۆژ خلاص بیتن لەو دایرەیە کەواتە کات گرنگترین شتە لە بۆ هاوڵاتی ئەگەر تو لەو ناحیە ئاسانکاری لۆ بکەی گلەی نابی هیچ هاوڵاتیەک لەو مەجالەی
زائدن ئەوە کە مەسەن هەندێک جاران پێم وایە تەنزیم هەبێتن لە بینی مەڕوری هەولێر و دۆهۆک و سلێمانی کتابێک دەکرێت لە هەولێرەوە دەرێ فەرمی جوابەکەم دۆبینەوە لە سلێمانی و لە دۆهۆک لە بۆ هاوڵاتیەکەی کتابەکەی داتە دەست هاوڵاتیەکە ئەو هاوڵاتیە ڕۆژشکەی پێدەچی بە کاملیە تا دەستە دۆهۆک و دێتەوە هەماشت سلێمانی دەچی و دێتەوە مثلەن من خۆم وام بەسەر هادێستە حالیان ئەم ینی لە بۆ جەماعەتیش باسم کرد ئەگەر دەتوانرا بە ڕێگای یەک ئیمێل بکرابە لە بۆ سلێمانی و یەک ئیمێل بکرابە لە بۆ دۆهۆک ئەو جواب هاتباوە مەسرفەی کەم ینی ئەو شخصەی کە ئەو دەنێردێت لە بڵندری ئەو خەریکی ئیش و کاری خۆی دەبێت لە هەولێر زائدەن ختوڕەی ڕێگاش. کاتژمێر 8:30 هاتم 9:30 ساڵیانەکەم خستە گیرفانمەوە کاروبارەکان بە ئاسانی دەڕۆن و ڕۆتیناتی تێدا نییە لە مووسڵەوە هاتووم ئەمە سێم ئۆتۆمبیلە بە ناوی خۆمی دەکەم. هاوڵاتیانی هەولێر و بەشێکی خوار و ناڕاستی عێراق باس لە چۆنیتی ڕایکردنی مامەڵەکانیان بۆ ترافیک دەکەن و بەراوردی هەولێر بە عێراق باس دەکەن. نشكر حكومتهم وخدماتهم للمواطنين هم سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکەکەی و کارمەندەکانی دەکەم شتێکی خراپم تێدا نەبینی مامەڵی بەناوکردنی سیارەکەم هەبوو بە 2 کاتژمێر تەواوم کرد ما ساعتين مەقەتە موریا بەرپرسی بەشی بارهەڵگر بۆ ترافیک گۆڕانکاری شوێن و کاراسانی و سیستمی تازە باس دەکات. ئەو کاروبارانەی لە بەشی بارهەڵگر ڕای دەکرێت ئەو تومێرە بارهەڵگریانەیە کە لە پیکەپ هەتاوەکو بەرزترین سیارەکە سیارەی بارهەڵگرن لە لای ئێمە تۆمار دەکەین نوێکردنەوە گواستنەوەی خاوەنداریەتی هەموو ئەو ئیسراتانی پێویستە بە ئۆتۆمبیلی بارهەڵگر لە لای مەپاش تەواوکردنی ڕێکارە قانونیەکان ئۆتۆمبیلەکان چ تۆمارکردن چ نوێکردنەوە چ گواستنەوەی خاوەنداریەتی بەجێ دەگەینێت. ئەو مامەڵانەی دەکرێت بریتین لە نوێکردنەوەی ساڵیانەوە پێدانی ژمارەی نوێ و گۆڕینی تابلۆ و بەناوکردن و ڕزیبوون و پێدانی کارت. لەگەر بەکارهێنانی سیستەمی ئایزۆ ڕێکارەکان بەو شێوە هاوڵاتیەکان قۆناغ بە قۆناغ ژوور بە ژوور بە ڕێزبەندی دەچی تا تەواوکردنی کارەکەی وەگرتنەوەی ساڵیانەکەی ئەو ئاسانکاریانەی کە کرایە ئەنجامدانی پشکنین پێشتر 6 مانگ و ئێستا بوویتە ساڵێک لەوەی هاوڵاتیەکە لە خلالی ساڵێک سارەکە کڕین و فرۆشتنی شتێکە پێ پشکنین کاروباریان زان دوو بە خۆشحاڵیەوە ڕزامەندی بەڕێز وەزیری ناوخۆوەرگیرایە دروستکردنی باڵەخانەکە لە پاڵ بەڕێوەبەراتی هاتوسۆمان لۆکەمکردنەوەی جەنجاڵی هاتوسۆ لەسەر بارەکەی بەڕێوەبەراتیمان و دوورخستنەوەی ئەو ئۆتۆمبیلانەی بارهەڵگر لەوێ تەواوکردنی ئیزراتەکان و لۆی جەنجاڵی بەشی هۆبەی تایبەت و بارهەڵگر و ئینشایی و کرێ جیاکرێتەوە. لەگەر دروستبوونی کابینەی نوێ ئەو ڕێنمایانەی کە درایە لە کەمکردنەوەی ڕۆتینات لە هەموو هۆبەکان ئەو ڕۆتیناتێک کە هەست دەکەی ڕۆتیناتە گرفتە لە بەڕایکردنی مامەڵان و یان درێک تەواوکردنی مامەڵەکانی هەمووی هەڵگیرایە بە ڕزامەندی بەڕێوەبەری هاتوسۆی هەولێر هەمووی هەڵگیرا و ڕێوتینانە هەڵگیرایە کەم کرایەوە هاوڵاتی دەتوانێت لە ماوەی زۆر کەم کە دەگاتە بەڕێوەبەراتیەوە پاشەوەی داوایەکەی پێشکەشەکە لە بەناوکردن لە تۆمارکردن لە هەمووانە ناگات بە کاتژمێرێک هەموو ئیزراتەکانی تەواو دەبیت و تاوەرکردنەوەی ساڵیانەکەشی. بەڵێ دەتوانین ئەو مژدەیە بە خەڵکی ڕابگەینین ئەو سیارانەی بار هەڵگێن کە پێویستر بە ئیزراعاتێکی داهاتە ناو بەڕێوەبەراتیمان ئێستا بە مژدە ڕای دەگەینین بارەگایەکی نوێمان لۆکرایە لە پاڵ بەڕێوەبەراتی هاتوسۆمان تەواوکردنی هەموو ڕێکارەکان دەکەویتە ئەوێن دەر و دوور دەبیتەوە لەو جەنجاڵێکە تێکەڵ دەبوون لەگەڵ مڕازعانی هۆبەی تایبەت و بارهەڵگر تایبەت و کرێو ئینشایی و ئەوانە ئێستا هەمووی ئیزراعاتەکان دەکەویتە یەک شوێن و هەموو تەواوکردنی مامەڵەکان لەوێ بە زووترین کات بە کەمترین بە نەهێشتنی ڕۆتین جێبەجێ دەکەن.
یەکێککە لە دەستکەوتەکان هینانی سونەرە بۆ پشکنینی ئەو ئۆتۆمبیلانەی کە گرفتیان هەیە لە پشکنینەکان دەرناچن لە خلالی 5 سانیە ئەو گرفتی لە ڕێگای سۆنەرکردن ئەو گرفتە بەدیار دەکەی کە لەو ئۆتۆمبیلە هەیە ئەوە ڕێکارێکی زۆر یاسایی لۆمە ئاسان کردیە لەوەی هاوڵاتیان بتوانن ئەو سارانە گرفتی هێزارێک کێشە دروست دەکات لە مابەندی کڕیار و فرۆشیان لە ڕێگەی ئەو سۆنەرە دۆخی ئۆتۆمبیلەکە بەڕێستی و دروستی دەخاتە ڕوو لە خلالی 5 سانیە. ئەوانی گرفتیان هێز دەکەی لە کێشەیە لە ڕووی شاسی بەدەنە و هەموو ئەوانەوە ڕەوانی لیژنەک دەکرێت لێرە لە ڕێگەی سونەر بە 5 سانیە ڕاستی و دروستی ئۆتۆمبیلەکە لە هەموو ڕۆکە دەخاتەوە. لێرەوەش داوا لە هاوڵاتیان دەکەم کە لە ڕێکارە یاساییەکان پەنانە بەرەبەرکاری ساختەکاری و بریکارنامەی ساختە یان هەر کارێکی ساختە کە کاریگەر دروست دەکات چونکە ئەو بریکارنامەە ساختە لە هەر کارێکی نایاسایی ئێمە لێرە ڕوبەڕووی لە ڕێگای بەشی یاسایمە ڕوبەڕووی دادگایان دەکەین و لە ڕێگای بەهێز بەشینێش بەڵێ ئالەتەوە بە سزای یاسایی خۆی گەیشتە ڕەوانی بەشینەهێشتنی تاوان هۆبەی ساختەکاری کرایە ڕێکاری توندی بەرامبەر گیراوەتە بەر. ئەم بەڕێوەبەرایەتیە چەندین بەش و سیستمی نوێی تێدا کراوەتەوە کە بە تەکنەلۆژیای پێشکەوت و بەڕێوە دەبرێت کە لە بەشی ئایتی و سیستمی بانکی و با ئەلکترۆنیکردنی عریزە نووسین و وێنەگرتن و پشکنینی ئۆتۆمبیل بە نوێترین تەکنەلۆژیای سەردەم کە لە یەکێک لە دەستکەوتەکانی ئەو بەڕێوەبەرایەتیە لەسەر ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ بەشی سۆنار بۆ پشکنینی ئۆتۆمبیل دامەزراوە کە بە 5 چرکە هەموو کێشی ئۆتۆمبیل نیشان دەدات. جگەلەوەش فراوانکردنی بەشی تۆماری تایبەت و بارهەڵگرت تا ئەو شارە زۆرەی کەمتر بێتەوە و هاوڵاتیان زووتر کارەکانیان بەڕێوەچێت. باپی ئاماری هاتوچەی ئەو لێرو بەشی یاسایی لە ماوەی ئەو دەمانکە بۆ ڕێخستنی شار و کاراسانی هاتوچەی هاوڵاتیان و سەلامەتی و پاراستنیان زیاتر لە 143,000 سەرپێکی تۆمار کراوە کە ئەو سەرپێچیانە لە جامڕەش و وەستانی قەدەغە و ڕۆیشتن بەلاساری و نەبەستانی پشتێنی سەلامەتی و خێرایی شۆفێر و پابەند نەبوون بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ هۆکاری ئەو سەرپێچیانن کە بەشی هەرە زۆریان هۆکاری ڕووداوی دڵتەزێن و کێشن بۆ هاتوچۆ. بەپێی ئاماری هاتوچۆی هەولێر لە ماوەی دەمانگی یەکەمی ساڵی 2021 زیاتر لە 15,228 مۆڵەتی تایبەت دەرهاتووە. نزیکەی 7,000 مۆڵەتی گشتی بە فێرخوازراوە، 2 مۆڵەت بە خاوەن پێداویستیە تایبەتەکان درراوە. کۆی گشتی 23,000 مامەڵەی مۆڵەت تەنها لە یەک بەشی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕاهی کراوە.